ئایا بە دوای شوێنێکی گونجاو دەگەڕێت کە پێداویستەکانی گەیمینگ لە پیسی و کۆنسڵ و مۆبایل بە کوالێتێکی بەرز و بە نرخێکی هەرزان بفرۆشن؟ ئێستا دارنگەیم باشترین و باوەڕپێکراوترین و گەورەترین براندی گەیمە لە کوردستاندا کە سەرجەم پێداویستەکانی گەیمینگ دابین دەکات بە گونجاوترین نرخ. دەتوانانی پیسی بێڵ بکەیت لەسەر خواستی خۆت و سەرجەم پارچە جیاوازەکانی پیسی بەردەسە لەگەڵ نوێترین کۆنسڵەکانی پلەیستیشن و ئەکسبۆکس. لە دارنگەیم سەرجەم پێداویستەکانی گەیمینگ وەک هێدسێت و ماوس و کیبۆرد و ماوسپاد و مێس و کورسی گەیمینگ و نوێترین یاریەکانی پلەیستیشن و ئەکسبۆکس و کارتی سەرجەم ستۆرە جیاوازەکان بەردەستە بەهرزانترین نرخ لە تەواوی کوردستاندا و ئەکسسوارەتی گەیمینگ و سەرجەم پێداویستەکانی ڕازاندنەوەی ژووری گەیمینگ و تیشرت و جلوبەرگی گەیمینگ بە گونجاوترین نرخ بەردەستە و هەروەها توانای چاکردنەوەی کێشەی کۆنسڵ و پیسی گەیمینگیان هەیە. گەیاندنیان هەیە بۆ سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان و سوپرایزێکی گەورەی بۆتان ئامادەکردووە. هەر ئێستا بچن سەبسکرایبی کەناڵی دارینگەیم بکەن لە یوتیوب و کۆمنت بۆ کۆتا ڤیدیۆی کەناڵەکەی بنووسن، ناوتان دەچێتە تیر و پشکێکەوە بۆ برنەوەی PS4 و بەم زوانە تیر و پشکەکە ئەنجام دەدات. ناونیشان سلێمانی سەهۆڵەکە تەلاری سالم نەهۆمی دووەم لەگەڵ دارینگەیم هەمیشە باشترینەکان بەدەست بهێنە. سڵاوتان لەبێ هاوڕێیان، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لە ئێوەی ئازیز و خۆشەویست. زاران سیستەمی بەڕێوەبردن دیکتاتۆری بوو، بۆیە پاشا خاوەنی هەموو دەسەڵاتەکان بوو و هەمووان هەوڵی تەختی پاشایەتیان دەدا. بەڵام ئێستا وەک جاران دیکتاتۆریەت نەماوە، بەڵام لە هەمان کاتیشدا مانای ئەوە نییە کە بە تەواوەتی لە ناو چوونە. دیکتاتۆرەکانی جاران و ئێستا جیاوازیەکی زۆریان هەیە. لە زۆربەی وڵاتان ڕێگە نادرێت سەرۆکەکە ببێتە مشەخۆرێک و پارەی خەڵکی بزێت، بەڵام ئەم شتە کەمێک جیاوازە لە کۆریای باکوور. لەم ڤیدیۆیەدا باسی چۆنەتی ژیانی کیم جۆن ئون دەکەین، سەرۆکی کۆریای باکوور. کیم جۆن ئون سەرۆکێکی سەرشێتانەیە و بڕیارەکانی زۆر سەیرن و دەبنە هۆی تێکدانی جیهان. ئەمە لە کاتێکدایە ئەگەر بڕیارەکانی سەبارەت بە وڵاتەکەی خۆی بێت یاخود وڵاتانی تریش بێ. دوای مردنی باوکی کیم گۆنگ ئێل کە سەرۆکی پێشووتری کۆریای باکوور بوو، لەو کاتی کیم جۆن ئون بۆتە سەرۆکی کۆریای باکوور لە 19 مانگی 12 ساڵی 2011. لەو کاتەوە هەموو جیهان چاوی بڕیوەتە ئەو وڵاتە بەهۆی بڕیاری سەرۆکە سەیرەکەیانەوە. کیم جۆن ئون لە سویسرا تا ساڵی 1998 خوێندوویەتی و یەکێک لە بەناوبانگترین ئەو کەسانی کە سەردانی کۆریای باکووری کردو و چاوی بە سەرۆکەکەی کەوتووە بریتی بوو لە ئەستێری پێشووی یاری باسکە دێنس ڕۆدمان. وەلەو کاتی کیم جۆن ئون هاتۆتە سەر حکوم، پرۆگرامی ئەتۆمی بەرەو پێش خستووە و یەکێک لە شتە نامۆکانی ژیانی کیم جۆن ئون ئەوەیە کە ڕۆژی لە دایکبوونەکەی نازانرێت چ ڕۆژێکە و دەگوترێت لە ساڵی 1983 لە دایک بووە. کیم جۆن ئون جارێکیان وەزیری بەرگری کۆریای باکووری بە گولەی دژە فڕۆکە لە سێدارەدا. هۆکارەکەشی ئەوەیە لە کاتی یەکێک لە کۆنفرانسەکانی سەرۆکدا خەوی لێکەوت بوو. کیم نازناوی سەرۆکی خۆشەویستی بۆ خۆی داناوە و دەڵێ ئەو نازداوە هی باوکم بووە و ویستی مێژووی وڵاتەکەی دووبارە بە دڵی خۆی بنووسێتەوە و دەستی بەو کارەش کرد و لە سەدا 99 ئەرشیفی بیۆنگیانگی سڕیەوە و بەوە ناسراوە خواردنێکی زۆر دەخوات. تەنانەت چێژلێنەرەکانش گیریان خواردووە بەدەستێەوە. ئەو نە لە سیاست و نە لە سەربازیش دەزانێ، بەڵام لەسەر ئەوەشەوە بۆتە سەرۆکی وڵات و لەو کاتەوە بڕیارە شێتەکانی دەردەکات. تەنانەت سۆنگۆهۆنیشی بە هاوەنی ئاگرین کوشتووە لەبەرەوەی کارەکانی بەدڵ نەبووە و نزیکەی 200 سەرکردەی دوور خستۆتەوە لە کارەکانیان لەبەرەوەی نزیک بوون لەگەڵ مامی کیم جۆن ئون و پەیوەندیان لەگەڵی خۆش بووە. لە سەردەمی کیم جۆن ئوندا هیچ پۆستێک ناتپارێزێلەوەی بکوژرێت یان ئەبیتە خواردنی سەگەکان یان بە ساڕۆغی دژەفڕین یان بە هەر شێوازێکی تر بێ دەکوژرێت، ئەویش ئەگەر کارێکی هەڵە ئەنجام بدەیت. و هەروەها بە تۆمەتی خواردنەوەی مەی لە کاتی پرسەی باوکیدا یاخود باوێشکدان لە کاتی نمایشی سەربازی وڵاتەکەیدا لە مانگی 12 ساڵی 2013 مێردی پوری خۆی لە سێدارە داوە، ئەویش لە دادگایەکی سەربازی بە تۆمەتی خیانەتکردن لە وڵاتەکە. کیم پارەی وڵات لەو شتە سرف دەکا کە خۆی حەزی لێبێ. لە کۆریای باکوور ئینتەرنێت قەدەغەیە و تیڤیەکانیش تەنها چەند کەناڵێکی تایبەتی تێدایە کە ئەو کەناڵانش بە چاکە باسی سەرۆکی وڵاتەکە دەکەن و بێزگە لەو کەناڵانە بۆیان نییە تەماشای هیچ کەناڵێکی تر بکەن و لەبەر ئەم هۆکارانە زۆربەی خەڵکی کۆریای باکوور ئاگیان لە دنیا نییە کە چی ڕوودەدات. خەڵکی لە کۆریای باکوور سەرۆکەکان خۆش دەوێت چونکەوەی دەیبیستن لە تەلەڤیزیۆن تەنها باسکردنی کیمە بە باشە. وەکیم خاوەنی سامانێکە زیاتر لە 5 ملیارد دۆلارە و خاوەنی کۆمەڵشتێکە کە زۆربەی خەڵکی نیانە، لەوانە کۆشکی خۆر کە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی شاری بیۆنگیانگ و بە خەندەقی ئاوی دەورە دراوە و لە کۆریای باکوور قەدەغەیە گەشتیارێک بەبێ کەسێکی هاوکار بگەڕێ لە نێو وڵاتەکەدا و قەدەغەیە ئۆتۆمبیلی کەسید هەبێ. کیم سەرۆکی هەموو هێزەکانی دەوڵەتە، لەوانە هێزی ئاوی و زەمینی و ئاسمانی و فەیلقی هاوێژەر و هێزی ئۆپەراسیۆنە تایبەتەکان. خزمەتی سەربازی یەکێک لە قورسترین کارەکانی ئەو دەوڵەتە. ساڵانە 3.5 ملیارد دۆلار سرف دەکرێت بۆ سەربازی، واتە دەکاتە 125 بودجەی وڵات و دەگوترێت کە کۆریای باکوور 3 سەری ئەتۆمی هەیە
و دەوترێت سوپای کۆریای باکوور فەرمانی بردومانکردنی ئەمریکایان وەرگرتووە، بەڵام تا ئەمڕۆژ بردومانیان نەکردووە. کیم خاوەنی تەنها یەک منداڵەوە، هەروەها کیم خاوەنی دوورگەیەکی نهێنیە و هەروەها دەوترێت یەکێک لە کەسە بەناوبانگەکانی ئەمریکا و تۆتی دوورگەکەی زۆر گەورە و فراوانە و دەگوترێتش زۆربەی کات کیم جۆن ئون لەوێ دەژێ و بە سیستەمی ساڕوخی پارێزراوە لەلایەن وزارەتی بەرگریەوە. خاوەنی چەندین کۆشک و ئۆتۆمبیلی گرانبەهایە و دەوترێت نزیکەی 100 ئۆتۆمبیلی گرانبەهای هەیە کە لە تەمەنێکی زۆر بچووکدا دەسی کەوتووە و خۆشەویستترین ئۆتۆمبیل بەلایەوە مارسیدس بێنزەکەیەتی کە گولە نەبڕە و نرخ و ئەمەش جگە لە فڕۆکە تایبەتەکەی کە ناوی ئێرفرۆز وەنە و لە 2011ەوە کە دەسەڵاتی گرتوتە دەست لە خۆشیێکی زۆردا دەژێ و ساڵانە 30 ملیۆن دۆلار سرف دەکات بۆ خواردنەوە کحولیەکان و جگەرە فەڕەنسیا بەناوبانگە گرانبەهاکانی لە ڕێگەی قاچاغەوە و پارەیەکی زۆر سرف دەکات لە کڕینی خۆراکە گرانبەهاکان وەکو کاڤیاری ئێرانی و گۆشتی کەنەدی و دەیەوێت هەمیشە باشترین خۆراکەکان بخوات. 8 ملیار دۆلاری داوە بە یەختێکی زەبەلاح و بە هەزارەها دۆلار سرف دەکات بۆ جلوبەرگی مارکە و دەوترێت هۆڵێکی سینەمایی هەیە لە ماڵەکەی خۆی و 1000 کورسی تێدایەوە، چەندین یاریگای گۆڵفی هەیە و ئەسپی پێشبڕکێشی هەیە، هەرچەندە لەگەڵ کێشەکەی ناگونجێت، بەڵام حەزی لە باسکێ و پێویستە خەڵکی کۆریا لە نێوان 28 زۆر ستایلی قش دانەیەک هەڵبژێرێت و هەروەها دەگوترێت دیاری دەدا بە کەسە نزیکەکانی خۆی نزیکەی 160 ئۆتۆمبیلی مارسیدس بێنزی بەخشی بوو بە کۆمەڵە بەرپرسێک و داهاتی ساڵانیان نزیکەی 1000 دۆلارە لە کۆریای باکوور. بەشێکی زۆری بودجەی وڵات بۆ خزمەتی سەربازی و ژیانە خۆشەکەی کیم جۆن ئون سەرف دەکرێت و خاوەنی ڕۆژمێرێکی تایبەتن لە کۆریای باکوور کە لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی کیم ئێل سۆنگ و ڕۆژی لەدایکبوونی کیم جۆن ئون پشووی فەرمیە لە تەواوی وڵاتەکەدا و هەروەها فرمانێکی دەرکردبوو کە لەسەر شاخێکی بەرز بە گەورەی بنووسن بژی جەنەڕاڵ کیم جۆن ئون خۆری درەوشاوی کۆریای باکوور. ئێوە ڕاتەنچێ لەسەر ئەم سەرۆکە سەرشێتانەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەواڵایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشان نەسێ سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەشەوە چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات و هەروەها ئەگەر ڕخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆ بنووسەوە ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.